جەژن و بۆنە ئیسلامیەکان لە جیهاندا بوونەتە وێزگەیەکی گرنگ بۆ ئاوردانەوە لە هەژاران و کەم دەستانی کۆمەڵگا لە هەرێمی کوردستانیش کە هێشتا کاریگەریەکانی دۆخی قورسی ئابووری لەسەر بەشێک لە خەڵکی لا نەچووە پرسیار لە کەمکردنەوەی ئەو دۆخە لە ڕێی جەژنی قوربانی پیرۆز دەکرێت. ئایا تا چه ئاستێک پارەدان و دەوڵەمەندان ئەستیان بە نەداری و هەژاری هاونیشتیمانیان کردووە؟ بەڵام بەڕێزان بۆ تاوتوی ئەم پرسە میوانداری عومەر گوڵپی بەڕێوەبەرایەتی چاودێری و گەشە پێدانی کۆمەڵایەتیمان کردووە کە بەڕێزیان لە سلێمانیەوە ڕاستەوخۆ لەگەڵماندان مامۆستا سڵاوی خوارد لەبێت جەژنت پیرۆز بێت. دەپرسم ئێوە کە لە دامەزراوەیەکدا کار دەکەن زۆرترینی ئەو کەسانەی ڕایەڵتان لەگەڵیاندایە لە چینی هەژاران و کەم دەستان و کەم دەرامەتانن تا چ ڕادەیەک هەست بە دەمەوە هاتن بۆ هەژاران دەکەن لەم کۆمەڵگێدا بەتایبەت لە جەژن و بۆنە ئاینیەکاندا؟ بەڵە بەناوی خۆی بەخشندەی میێرەبان کاکدانا سڵاو لە بەڕێزت سڵاو لە بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پەیام هەروەها جەژنیشتان پیرۆز بێت لە ئێوەی بەڕێز لە بینەرانی بەڕێزیش خی گەورە جەژن بکاتەمای خێر و خۆشی بۆ گەلەکەمان. طبعاً ئەوەی زۆر زۆر گرنگە ئەوەیە جەژن و بۆنە ئاینیەکان ڕۆڵێکی گەورەیان هەیە لە ژیانی کۆمەڵایەتیمانە و ئێستا بۆنە ئاینیەکان وەک چۆن بەهایەکی ئاینیان هەیە لە هەمان کاتا بەهایەکی کۆمەڵایەتیان هەیە و خەڵک زۆر بە جددی و بە گەرموگوڕی بەشداریەکە لەو بۆنانە بە هەر پاڵنەرێکیان بێت گرنگە بۆ کۆمەڵگە چه پاڵنەرە ئاینیەکە چه پاڵنەرە کۆمەڵایەتیەکە. و ئەتوانم بڵێم ئەو پاڵنەرە ئاینەی کە هەیە لە ژیانی ڕۆژانەی خەڵکە هیچ جێگرەوەیەکی نییە و هیچ پاڵنەرێکی تر هێندەی پاڵنەرە ئاینەکە بەبایەغ نییە و گرنگ نییە بۆی خەڵک بجوڵێنێت. تۆ تەماشاکە لە بۆنەیەکی وەکو جەژنی قوربانە چۆن ئەو هەموو خەڵکە پێکەوە وەک بە کەرنەڤاڵێک ئاهەنگێک یاڕن لە جەژنی ڕەمەزانە بە هەمان شێوە و لە بۆنەکانی تریشە بۆنە نەتەوەیەکانیش بۆ خۆی بایەخی گەورەیان هەیە. بەڵام ئەو پاڵنەرە ڕۆحیەی کە ئینسانی موسڵمان و کورد هانەدا بۆ تێکەڵبوون لەگەڵ مەراسیمەکانی جەژنە بەهێزترن و گەورەترن و کاریگەرترن. بێگومان هەر کەسێک کە جەژنەکە لە ڕووی کۆمەڵایەتیەوە جەژنەکە ئەوانەی لە ڕووی ئاینیەوە کە ژمارەیەکی زۆرن لە کوردستان زۆرینەی خەڵکی کوردستانە کە موسڵمانە و لە ڕووی ئاینیشەوە لە جەژنی قوربان و جەژنەکانی ڕەمەزان تێگەن وەک عیبادەتێک لە پێشا چونکە بەهای قوربانی و قوربانیکردن و مەراسیمی حەج زۆر گەورەترە لەوەی کە پشکی گۆشت بۆ هاوڵاتیەکی هەژار بچێ. ڕاستە لە ناو ئەو بەها گەورە یەکێک لە سوودەکانی ئەوەیە. بە خۆشحاڵیەوە لە کۆمەڵگەکەمانە دەیان و سەدان خەڵکی خێرخواست چاکەکار هەیە کە سەرای گیر و گرفت و قەیرانی دارایی هێندێک مەسەلەن زیانیان کردووە و سەرمایەدارانە هێندێک جار پرۆژەکانیان وەستاوە یا کەم بۆتەوە. بەڵام ئەوانە بەردەوامن لە خێرکردن بەتایبەت کاتێ دافعەکە ئاینیە کاتێ پاڵنەرەکە ئاینیە تاو کاتێ ئەو ڕۆژەی کە ئەو بڕێی کە ئاینی پیرۆزی ئیسلام دیارەکە کە زەکاتی لێ دەرکا بۆ نمونە ئەو موسڵمانە پابندە بەوەی بە زەکات دەرکردن لە ماڵەکەی کە ئەمەش دوجار بە قازانج و خێر بۆ کۆمەڵگە بۆ هەژارەکانە گەڕێتەوە. بەڵێ سەرەتاش داوای لێبوردنەکەم جەنابتان هەر زیاتر لە سلێمانین وەمزانی لە سلێمانی دیارە بە سەردانی کۆمەڵایەتی و جەژن و جەژنە پیرۆزە چوونەتە خوورماڵ جەنابتان ڕاستەوخۆ لە خوورماڵەوە لەگەڵمانن. مامۆستا عومەر جەژنە ئیسلامیەکان بەگشتی و بۆنە ئاینیەکان چ ڕۆڵێکیان لە هەندانی خەڵکانی دەوڵەمەند و پارەدار هەیە کە سفرەی چینەکەم دەستەکان گەرمکەنەوە؟ خۆ دەزانی مامۆستا عومەر زۆر پاڵنەر هەیە کە خەڵکی هەبوو ئەوانەی کە پارەیان هەیە و دەوڵەمەندن زۆر فاکتەر واکە کە ئەمان ببەخشن کە سفرەی کەم دەستان بڕازێنەوە. بەڵام پرسیارەکەی من بە تایبەت لەسەرەوەی بۆنە ئاینیەکان بە تایبەت جەژنەکان چ ڕۆڵێکی کاریگەریان هەیە بۆی کە پاڵنەر بن بۆ ئەو کەسانی کە هەبوون تا دەستی ئەوانە بگرن کە نەبوون؟ بەڵە طبعاً بۆ گەرمکردنەوەی سفرەی ماڵە هەژارێک بۆ گەرمکردنەوەی گیرفانی ماڵە هەژارێک بۆ بەخشینی قوتیەک بە هەژارێک گرنگ نییە پاڵنەرەکە چییە.
ئایا پاڵنەرەکە ئاینە، ئایا پاڵنەرەکە نەتەوەیە، ئایا پاڵنەرەکە ویژدانە، ئایا پاڵنەرەکە ئەخلاقە. بەڵام لە ڕاستی ئاینی پیرۆزی ئیسلام وەکو ئاینێکی ئاسمانی گەورە پڕیەتی لە هاندان بۆ کاری چاکە، بۆ کاری خێرکردن، بۆ دەستگیرۆی هەژاران، بۆ بەخشین، بۆ بەخشندەی، بۆ میهرەبانی. ئەمە وای کردووە کۆمەڵگەکانی موسڵمان سەرەڕای خراپی حکومەتەکانیان، سەرڕای خراپی سیستەمەکانیان، بەڵام هێشتا یەک دنیا بەهای گەورە هەیە کە ئەبێ هەمومان شانازی پێوە بکەین، ئەبێ هەمومان شانازی بکەین بەوەی کە ئێستا دەیان و سەدان خێزان منجەڵەکانیان پڕبووە لە گۆشت، لەو گۆشتەی کە ئەوانەی کە توانای قوربانیکردنیان هەیە بۆیان ناردوون. و بێجگە لەوەی کە لە ڕووی کللتوریەوە، لە ڕووی نەریتەوە ئاین ڕۆڵێکی گەورەی هەیە لە پەیوەندی کۆمەڵایەتیەکان لە ڕۆژانی جەژنەوە، لە ڕۆژانی هەردوو جەژنی ڕەمەزان و قوربانە بە درێژای ڕۆژانی ڕەمەزان و لە بۆنە ئاینەکانی تریشە. زۆر باش. بەیان و سەدام مامۆستایی بەڕێز لە مینبەرەکانە و خەڵکی هانەدەن بۆ ئاشتەوایی، بۆ خێر و چاکە، بۆ دەستگیرۆی هەژارەکان و ئەو پەیوەندیە ڕۆحیەی لە نێوان ئینسانێکە هەیە لەگەڵ خۆی و ئاینەکەیە و خۆی لە هەر نەتەوەیەک بێ بەهایەکی زۆر زۆر گەورەی هەیە، یعنی پاڵنەرێکی زۆر زۆر گەورەیە کە ئەستەمە هیچ پاڵنەرێکی تر هێندە بەهێز بێ. ڕاستە پاڵنەرە نەتەوەیەکان، پاڵنەرە ویژدانیەکان، پاڵنەرە ئەخلاقیەکان ئەوانیش ڕۆڵیان هەیە، بەڵام لە ڕاستیە پاڵنەرە ئاینیەکە هێندە گەورەیە، ڕۆڵی ئەوانی تری بە جۆرێک لە جۆرەکان لە چوارچێوەی خۆیان حەشارداوە. بەڵێ کاتم کەم بەدەستەوەیە، ئەگەر بە کورتی وەڵام بێتەوە سپاس دەکەم کەمتر لە دەقەیەک با بڵین ڕێنمایی تۆ، داواکاری تۆ لە ئەو خەڵکانەی کە هەبوون و خێر و خێراتەکەن و بەتایبەت لەم قوربانەدا چییە؟ بێگومان بەڕێستان بەڕێوبەری بەڕێوەبەرایەتێکی گرنگن، چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی، ئەو چین و توێژانەی کە زۆر پێویستیانە خانەکان بێ، کە مندامان بێ، هەر کامێک لەوانە تۆ داواکاری چێ؟ زۆر بە کورتی سوپاس دەکەم. بەڵێ طبعاً من ڕووی داواکاریم لەو کەسانەیە کە بە ڕێگەیەکی شەرعی سەرۆت و سامانەکانیان پێکەوە ناوە، چکە لە کوردستان ئێمە ئەزانین خەڵکانێک سەرمایەکانیان پێکەوە ناوە بە ڕێگەی ناشەرعی، چ بە سوودوەرگرتن لە دامەزراوەکانی حکوومەت، چ بە سوودوەرگرتن لەو فەوزایی کە هێندێک جار هەیە بەهۆی خەلەل و گیرروگرفتی سیستەمەوە. ڕوومان لە خێرخوازان و چاکەکارانەوەیە کە بەڕاستی بیریان لە دەیان و سەدان هەژار بێت، هەزاران هەژار بێت کە بە ئاسانی قوتی ڕۆژانەیان دەست ناکەوێت، ئەو بۆنانە بە هەلێکی زێڕین بزانن بۆ ئەوەی کە گەرم و گوڕی بخەنە ناو ئەو خێزانانەوە و دڵی منداڵەکانیان خۆشکەن. بەتایبەت لە کۆمەلگا هێندێک زیاتر ئەبێ کۆمەلگا ئاگیان لیان بێ، وەک منداڵەکان بەتایبەت منداڵە بێنازەکان، وەک بە ساڵاتچۆکان، وەک پەکەوتەکان، وەک خاوەن پێداویستە تایبەتەکان. زۆر سپاس بۆ ئێوەی بەڕێز، هەمیشە لە جەژن و خۆشیابن. بەڕێوبەری گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی ڕاستە و خۆ لە شارۆچکەی خوورماڵەوە لەگەڵمان بووی. دووبارە جەژنت پیرۆز بێ، سپاس بۆ وەڵامەکانیشت. خوارد دەکەم.